سەرکردەی درێژترین شۆڕشی ڕزگاری خواست بارزانی نەمر و ڕۆڵە دڵسۆزەکەی کاک ئیدریس مژدە بێت لەیان کە ئەو ئامانجانەی لە پێناویانە ژیانی خۆیان و خەباتی خۆیان تەرخان کردم و وا خەریکە دێنە دی. Ubeydullah Abdüselam Şıkhani vergirtin peygamber girtin peyam Ubeydullah Abdüselam Şıkhani vergirtin peygamber girtin peyam وقتی بیرا بینه کتاب بیرا بینه لیاوی سر روحی خوشوی ترنیه هکه من پیکر یا با از بیر روحی داد قبل وکم دا خود مرینم دا وچکنم ئیدریس برای لە مێژینم ڕووناکی شەوی ژینم تامی مەرگی خۆت پێچەشتم بۆ خەمانت بەجێهێشتم قەرار بوو بەر لە تۆ بمرم جێگە لە لای بابە بگرم ولا كاتك كعالم احتفال أكاد بأعياد بعيد كريسمس وأمانة ليرة دنگي هزارها كس لملتي كرد كآوارا و در بدر بون ديتك بيج كيمن اما دواعكين لواني كاستل خوشية أجين لدر وولا أوروبا بيري ناخوشي أم ملتا بكن ودستي يارمتي وكمكي ودريش بكن علاقەی من لەگەڵ ئیدریس جگەر لەوەی هی برایەتی ئێمە ڕەفیق بووین ئێمە تەنها برای ئەوە نەبووین کوڕی مەلا مستەفاین برایەتی ئێمە هی عەقیدە بوو هی کوردایەتیش بوو